لە باشووری کوردستان 14 وێزگەی بەرهەمێنانی کارەبا هەیە. ئەو وێزگانەی بە غازی سروشتی کار دەکەن 6 وێزگەن وەک هەولێر، سلێمانی، دهۆک، گەرمیان، خوورمەڵە و بازیان. توانای بەرهەمێنانیان 2800 بۆ 2900 مێگاواتە. پێداویستی غازی سروشتی بۆ بەرهەمێنانی کارەبا ڕۆژانە زیاترە لە 900 مەقمەق و بەکارهێنانی ڕۆژانەی غازی سروشتیش 550 مەقمەقە. وێزگەی بەرهەمێنانی کارەبا بە سوودبینی لە نەوتی ڕەش 3 وێزگێ وەک خەبات، بەعەدرێن، تاسڵوجە. توانای بەرهەمێنانیان نزیکەی 480 مێگاواتە. بەکارهێنانی نەوتی ڕەشی ڕۆژانە بۆ ئەو وێزگانە 2300 بۆ 2400 تەنە. وێزگەی بەرهەمێنانی کارەبا بە گازوایل 1 وێزگێ وەک دهۆکی غازی کە توانای بەرهەمێنانی 50 بۆ 60 مێگاواتە. بەکارهێنانی ڕۆژانەی گازوایل 500,000 لیترە، مانگانەش لە نێوان 15 بۆ 20 ملیۆن لیتردایە. جگە لەوانە وێزگەکانی دەربەندیخان و دوکان هەن کە وێزگەی کارۆ ئاوین. توانای بەرهەمهێنانیان 600 مێگاوات کارەبایە، بەڵام بەهۆی نەبوونی ڕێژەی ئاوی پێویست بە تێکڕا نزیکەی 100 مێگاوات کارەبا بەرهەم دەهێنن. ئەو سوتەمەنیانەی لە ئەنجامی بەرهەمێنانی کارەبا دەسووتێن دەبنە هۆی دروستبوونی دووەم ئۆکسیدی کاربۆن، یەکەم ئۆکسیدی کاربۆن، دووەم ئۆکسیدی گۆگرد، ئۆکسیدی نایترۆجین، مادە گەردیلەیەکان، کانزا قورسەکانی وەکو جیوە. ئەمەش کاریگەری نەرێنی لەسەر ژینگە و تەندروستی مرۆڤ و ژیانی ڕۆک و گیانلەبەران دروست دەکات. بە شێوەیەکی گشتی ئەگەر بڵێم لە ساڵ 90 و 95 کارەباش لە هەرێمی کوردستان سەرچاوی لە سوتەمەنیە نەوتەکانێت چێ ئەوەی لەسەر ئاستی حکومەت لە ڕێم وەلیدە گەورەکانەوە بەرهەمێنی ئەکرێ LPG بەکاربێنش ئەوش هەست سوتەمەنیێکی غازیە. ئەمامە کاریگەری زۆر گەورەی هەیە بە بەڵگەی ئەوەی کە ئەمڕۆ سوتەمەنی گازۆیل لە جیهانە ینی ڕاستەوایی لەسەر کراوە، ینی ئەپروف کراوە کە سوتەمەنیە کە هۆکار بۆ توشبوون بۆ شێر پەنجە. ئەجا ئەم سوتەمەنیە هەتا ئەگا بەوەی کە تۆی کەیتەمۆلی دەکەوە چەندەها پرۆسەی جیاوازت ئەوێ و ڕیفاینەریت ئەوێ، مەسفات ئەوێ، لەگەڵ یا گواستنەوەت ئەوێ، پیسکردن تەوێ، خاک پیسەکە، ئاو پیسەکە، هەتا ئەگا بەو سوتەمەنی کە تۆ بۆ ئامانجی کارەبەکە بەرهەمێنیت و ئەو کاتش کە بەکارت تێنە کە بەکاریش تێنە بینیمان ینی چەندەها گازی باڵێن ئۆرگانی نائۆرگانی لێ دەرئەچێ و تەنۆچکەی لێ دەرەچێ، یعنی ئەو پارتیکولەیت ماتارە. ئەمڕۆ سوتەمەنیە نەوتەکانی دیزڵ هۆکاری سەرەکین بۆ زیادبوونی تەنۆچکە یا دەنگکۆڵەی، ینی کە بۆتە هۆکارێکی گەورە و گرفتێکی گەورە. بەدەر لەوە ئەم سوتەمەنیە نەوتیە ینی ئەگەر تەنۆچکەیە ینی کە دەرئەچێت بەشێکی کاربۆنی نەسوتاوە، بەشێکی با بڵێن لە ناو دیزڵە توخم هەیە، توخمی قورس هەیە، ئۆکسیدی ئەوەی تایە، لە ناو دیزڵە کبریتی تایە، غازی SO2 دەرەچێت. ئەگەر ئۆکسیژین نەبێ ئەبێ بە H2OS ینی بێجگەلەوە وەکو گازانی کە ئاماژەم پێکرد پۆلی ئەڕۆماتیک هایدرۆکاربۆن کە نزیکەی 50 نزیکەی 60-70 گازە بێ. تەواوی ئەم گازانە هۆکارن بەوەی کە مرۆڤ توش دووچاری شێرپەنجەکەن. ئەمڕۆ گۆڕانی کەش و هەوا بە شێوەیەشی گشتی هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ سوتەمەنیە نەوتیە کاربۆنیەکان بەگشتی و ینی وەکوەی کە بڕیاری لێداوە لە دوا ڕێککەوتنی گلاسکۆ کە لە 2021 کرا لە مانگی 11 ئەبێ ئەم سوتەمەنیە نەوتانە بەکاربردنی بۆ 2050 بکرێ بە سەفر، ینی ئیمیشنیان ینی ئیمیشنی کاربۆنی بکرێ. نەکرێت ئەبینین ڕۆژ لە دوای ڕۆژ گازی میسین زیاکات، گازی نایترۆس NO2 زیاکات، گازی CO2 زیاکات و ئەم گازانش خۆی بەطەبیعەت هەمووی گازی چین گەرمکردن هۆکارن بۆ بە گەرمبوونی جیهان و بەردەوام ئەبینین ئێمە ڕیکۆردی تازە لێکەوتەی تازە لە دوای گۆڕانی کەشوهەوا ئەبینین لە دابارینی زۆر لە هەندێ ناوچە، لە سووتانی دارستانەکان، لە وشکبوون و تەسەحوڕ و بە بیابان لە هەندێ ناوچە، لە نەمانی ئاو لە هەندێ ناوچە. ئەمانە هەمووی دیاردەی زەقی بەرچاوی ئەم سەردەمەن کە ئێمە بەدی ئەکەین لە دوای سوتەمەنی نەوتەکان کە بەشێکی بۆ بەرهەمێنانی کارەبا بەکارێت.